بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەسەر ڕەوشی عێراق بە گشتی و ئایندە عێراق چی دەبێت و کاریگەری ئەم گۆڕانکاریانی لە ناوچەکە ڕوودەدەن کاریگەریەکی لەسەر عێراق بە گشتی گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کاردۆکەریم توێژەری ئەکادمی. دکتۆر سڵاو لەبێ بەخێراتی. زۆر بەخێر بێ. سپاس دەکەم ساز و بەشداریکردنت. دکتۆر عێراق چۆن دەبینی ململانەیەک لە نێوان تقریبا مالیکی و سوودانی وەکو دوو جەمسەریان لێ هاتووە لە عێراقدا ئێستا هەندێک زانیاریش دەڵێن مالیکی داوای دواخستنی هەڵبژاردنەکە هەندێک پلانی هەیە دەیەوێ دەستکاری یاسای هەڵبژاردنەکان و هەندێک یاسای دیکە بکە. چۆن دەیبینی ئەم گۆڕانکاریانە؟ خۆی ڕاستە مالیکی بە حکمی ئەوەی محەممەد شیع سوودانی ئەتوانین بڵێن لە ڕەحمی مالیکیەوە دەرچووە، بەڵام ئێستا ئەوەکو وەڵە ئینقەلەبە السەحر عەلە الساحر ئەوە ئیتر هەڵگەڕایەوە لە مالیکی وا دەرئەکەوێت کارتەکانی دەستی سۆدانی بەهێزترە بە حکمی ئەوەی سۆدانی توانیوێتی لە ڕێگەی چەند پارێزگارێکەوە پارێزگاری هەندێک شارەکانی باشووری عێراقەیە ئەوەی لیستەکەی بە قۆترکە بەهێزترکە لەبەرەوەی سۆدانی وای خۆی پیشاناوە ئەم حکومەتێکی خزمەتکارە حکومەتێکە هیچ با بڵێن پەیوەندیەکی ئایدۆلۆژی و پەیوەندیەکی ناوچەی پێوە نییە وا خۆی نیشانداوە کە ئێوە لە خزمەتی خەڵکاوێ بووە ئێوە لیستەکەی وا بەرێتە پێشەوە کە گۆڕانکاری بکە لە با بڵین لە خزمەت گوزاری لە عێراقا و لە ڕێگەی ئەمەوە ئێوێ بگا با بڵین بە دەنگە ناڕازیەکانی باڵەکانی مالیکی و هەر لە ناو مالیکیە با بڵین ئەوەی کە ئێستا مالیکی سەرکردایەتەکە باڵی ناڕازی دروست بە لە ڕاستیە خۆ با بڵین ئەوانی کە خوان ناوناوە ڕاستکردنەوە با بڵین کۆمەڵێک دروست بوون کە خوان ئەیانەوێت ئەو هەڵانی مالیکی کردی ڕاستی کاتۆ چەنە مالیکی ئەڵێ ئەمانەش جابوونەتەوە وەل ڕاستیە بڵێ یعنی ئەگەر یەک نقطەی تەحول هەیە لە ئەمریکا بڵین مالیکی و سۆدانی هەیە مالیکی توانی ئەوەی کە پێوتێ ئیجتیماعی دولە عەرەبی تێک با لە سۆدانی مالیکی توانی ئەو ملیۆنەها دۆلاری کە سۆدانی سەرفی کرد بۆ جوانکردنی خۆی بۆ ئەوەی کە خۆی پیشان بە کە سەرۆکوەزیرانێکی بەهێزە سەرۆکوەزیرانێک کە جێگەی ڕێزگرتنە لە لای کورد لە لای سونە و جێگەی قبولکردنە تا ڕادەیەکی زۆر لە لای نارەکانیشی کە بریتی بوون لە سەدر کە چونەتە دەرەوە حکومەت و لە دەرەوە سەیری حکومەتەکەن بە حکمەوە کە بەحساب ئەمان وازیان هێناوە لە دەسەڵات لە عێراقا بەڵام ئەوە بوو کە مالیکی توانی بەو با بڵێ خیتابە سیاسیە دوژمنایەتی بەرامبەر بە ئەحمەد شەرع بەرامبەر بە سەرۆکی سووریا لە ڕاستیە گەمەکەی تێکدا لە سۆدانی و ئەتوانین بڵین ئەو خەونەی سۆدانی کە هەی بوو لە ڕێگەی جامیعەی دولەی عەرەبیەوە کە بتوانێت پاڵپشتێکی خلیجی بەدەستبێنێ تقریبا ئەوەی لە سۆدانی سندەوە لە ڕاستیە بەڵام لە خۆشی تێک نەدا دکتۆر دوجار عێراقێکی پەراوێزخرا و عێراقێکی بێڕۆڵ و بێکاریگەر لە مالێکی شتێک ناچێت زانی چێکاگرانکۆی عێراق دەوڵەتی عەمیقە هەیە لە عێراقا دەوڵەتی عەمیقە بریتە لە سەرکردایەتی مالیکی لە 2006 بۆ 2009 بۆ 2010 پێش کشاندنی ئەمریکیەکان لە عێراقا مالیکی سەرۆکوەزیرانی وەکو محەممەد شیع سوودانی وا بووە مالیکی سەرۆکوەزیرانێک بووە دژی تیرۆر بووە دژی مەسەلەن سەدر بووە لە سەدرەکانی کوشتووە ئەوە چەندین ساڵە ئەم شەڕە هەیە لە بینی سەدر و مالیکیە چونکە ئەو بوو جێشی مادی توانەوە ئەو بوو توانی وابکە جێشی مادی ئەو هەڵگەڕاوە بێ لە ناو شیعیان نەیەڵێ ئەو بوو سونەکان کە هەڵگەڕاوە سونەکان لە ئەنساری سونە ئەو تیرۆریستانی کە خۆیان کردووە بەری مقاومەوە ئەوانی هەموو لە ناو بر بۆیە ئەمریکیەکان لە 4 ساڵی یەکەما زۆر متمانیان بە مالیکی بوو 4 ساڵی دووهەمی مالیکی ئەمەیە کە من ئەمێ بێڵێم ئەوەیە مالیکی دەوڵەتی عەمیقەی دروستکردووە لە عێراقا هەر سەرۆکوەزیرانی بێتە سەر حکم ئیلا ئەبێ دەستی ئەوی بێ ئیلا ئەبێ پاڵپشتی ئەوی بێ بۆچی چونکە جومگەکانی دەسەڵات لە عێراقا گەڕاونەتەوە بۆ لای ئەو وای کردووە هەرچی ئەچێتە ئەو شوێنە ئەبێ مالیکی پشگیری بکە بۆیە هەست کەسێ بچێتە ئەوێ بۆ نمونە سۆدانی بچێتە ئەوێ ئەبێ مالیکی پشگیری بکە وەخۆ ئەگە هەڵگەڕێتەوە مالیکی ئەوە تا مالیکی لی تێگەدا بۆیە ئەزانێ مالیکی کەسێکی کەش بێتە سەر حکم ئەوە ئەبێ مبارەکەی ئەمی پێبێ لە ڕاستیە لە عێراقا ئەو حکومەتی کە دێتە سەر حکم خەونێک یعنی ئەمە لە سیستەمی سیاسیە ئەگەر کێشەیەک دروست بێ لە ناو سیستەمەکانە بانگەشاکەین بۆ بژاردننی پێشوەختە بۆی ئەساوە لەعەلە بتوانین ئەم کێشەیە چارەسەرکەین یاخود ئەم حکومەتە تەمەنی تەواوە بێ و هەڵبژار نەکرێت و حکومەتێکی نوێ دەسەر حکم و بەرنامەی هەیە خزمەتی خەڵکەکە بەڵام لە عێراقا بەعکسەوە هەر حکومەتێک کە دێ کۆمەڵێکی زۆر لە ئافات و کێشە بەجێڵە بۆ حکومەتی داهات ئێستا سۆدانی کە بەجێ هێڵێ کۆمەڵێکی زۆر لە کێشە بۆ نمونە کارەبا یعنی کارەبا ئەوەیە کە با بڵین ئەهاڵیتن مەلیکل مەوتی سۆدانی ئێستا نازانێت چۆن چارەسەری کارەبا بکە چونکە ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستانە تا ڕادەیەک توانیمانە بە شێوازێکی کاتی چارەسەری ئەمە بکەین بەڵام عێراقێک کە ئەوەندە ملیۆنی هەیە بەغدادێک ئەوەندە ملیۆن نفوسی هەیە چۆن نتوانێت چارەسەری کارەبا بکە لە کاتێک کە ئەمریکا بە تەواوەتی ئەو پاڵپشتی لێ بڕێوە کە کارەبا لە ئێران وەربگرێ و ناتوانێت ئاراسەش بگۆڕێ مەسەلەن بۆ ئوردن بۆ سعودیە چونکە ئەمە هینێکی ئایدۆلۆژی ناشتوانن بەرامبەر بە شەقامی خۆیان وەک لای خۆمان
لە 4000 مێگاوت کارەبا هەیە نرخەکەی بەرزکەرەوە بۆی خەڵک نەتوانێت بەکاری بێنێ زۆر جۆر لە عێراقا کاکڕانکۆ لە عێراقا ئەوەی کە با بڵێن ئەو گرێبەستە کۆمەڵایەتی هێشتوتەوە لە بینی سۆدانیا خوا بڵێن لە بینی نخبەی سیاسی و خەڵکە ئەوەیە هیچ شتێک لەسەر خەڵک زیان ناکرێت بەعکسەوە دعمی حکومی زیاترەکرێت ئێستا بوون و منە پێشەوە بێن بەرنامەکەی تۆوە سندوقی نەقدی دەولی هەڕەشەیەکی ئاراسی عێراق کردووە بە حکومەتی عێراقی لە بە حکومەتی سۆدانیڵێ ئەڵێ لە ساڵانی داهاتووە کارەساتی اقتصادی دروستە لە عێراق بە وازە کارەساتی ژینگەی بێنە بۆ لەبەرەوەی عێراق هەتا دێ خەڵک زیاتر تەعینەکە بەبەستن دەوڵەتی عێراقی نەکەرێمی کوردستان هەتا دێ خەڵک زیاتر تەعینەکە ئەم تەعیناتانە چێ لەسەر نەفەقاتی عامە چێ لەسەر با بڵین پارەی گشتی ئەمە بەشی عێراق ناکە عێراق لەسەر سعری نەوت ئەم شتاناکە و نەوتیشە تا بێ گۆڕانکاری بەسەرایە بۆیە وای لێدی عێراق لە ئەزمەی با بڵین کارەبا و ژینگە ئەوانەوە ئەزمەی اقتصادیشی دەدە بەردەم چونکە ئەمە وامانەزانی کە عێراق یاخود وان باسە کرد کە عێراق ئەزمەی اقتصادی نییە چونکە پارێکی زۆری هەیە نەوتێکی زۆری هەیە و ئەم نەوتە ئەفرۆشە و پارێکی زۆری بۆ گەڕێتەوە کە وڵاتێکی ڕێعی و وڵاتێکی ڕێنتێستیتە هەموو داهاتەکەی بریتێ لە نەوت بەڵام لە ڕاستیە ئێستا ئەمە بەهەڵەت چووە کە عێراق ئەو هەموو دامەزرانانەکە ئیکە لە پێناوی ئەوەی شەقام نەزوڵە لە پێناوی ئەوەی خەڵک نێتە سەرجادە ئەو بکە تشرینمان بینی ئەو بۆ عادل عەبدولمەهدی لێ دروست بوو عادل عەبدولمەهدی نەیتوانی زۆر بەردەوام بێ بە پەلەپەل حکومەتێکی تریان تەشکیل کرد ئەو بۆ کازمیان هێنا کازمیش ها چۆن بڵێ حکومەتی ڕاگوزەرە حکومەتێکە کاتی باشە دکتۆر بەڵام هەز ناکەی سوودانیەر لە دەست بەکاربوونیەوە ئیترکاری بۆ کردووە ئەمیش بێ بە دەوڵەتی قوڵ لە عێراقدا ئێستا وا دەردەکەوێ ینی لە فەرمانبەرێکی دەوڵەتەوە سوودانی بووە بە کەسایەتێکی سیاسی گەورە لە عێراقدا وە کێبڕکێ لەگەڵ مالیکیەکە هەر ئەوەش نەبێ بۆ 4 ساڵ ئێستا هەوڵی وادا 4 ساڵی ئایندە ژەر سەرۆک وەزیران پێ کێشەی سۆدانی لەوە ئەوەیە ینی نازانێت با بڵێن گەمەکە لەگەڵ مالیکیە چۆن چۆنیە بۆ نمونە کازمی کە لە ناو با بڵێن لە ناو ڕۆحی مخابراتی عێراقیەوە هاتبوو ئەیزانی ئەگەر یارەکە لە مالیکی تێک بە ئەبێتە قوربانی حەجی شابی حاجی شعبی قسمی ماڵەکەیان کرد کاکە ینی خۆ سەرۆک وەزیران قسمی ماڵەکەی ئەکرێ و ئیتر ساڕوخە و ئیتر جاری ئەگەر لە ماڵەوە بۆ ئەیان کوشت بۆیە لە ڕاستیە ئەمە سۆدانی با بڵین تا ڕادەیەکی زۆر چاین و قاندووە لەمە یاخود با بڵین خۆین بە نزیکتر ئەزانێ لەوەی کە پێوتێ مەرجعی شیعە یاخود خۆی زیاتر بە خاوەنی ماڵەکە ئەزانێ لەبەر ئەوەی ئەمیش چالاکوانێکی کۆنی حیزبی داوای و لەگەڵ حیزبەکەی مالیکیە بووە بەڵام لە لای مالیکی ئەمە ناخوا ینی لە لای نووری مالیکی هیچ با بڵین سازشکردنێک نییە مالیکی کەسێکە کەمپرۆمایزی نییە باڵی سازش ناکە لەسەر بنەما سیاسەکانی خۆی ئەوەی ئێوە بەدەستی بێنێ وەکو چۆن ئەڵێ من هەمووی بۆ خۆمە نەیاڵمیچی بۆ تۆ بێ بۆیە سیاستکردن لە عێراق لە سەردەمی مالیکی هەمووی گۆڕاوە ئەگەر سۆدانی بێوێ زیاتر لەمە پێ ڕاپێشە دڵنیا بە کێشەی کارەبای زۆر بۆ ساختەکەنەوە و ئەو کاتە شەقامی عێراقی لێ ئەجوڵێ و ئەو کاتێتر سۆدانی چۆن حەلیەکە ئەڵێن خۆ بڕۆ حەلیکە لەگەڵیە و ئێساش بەڕست ئاگاداری جوغرافیای سیاسی گۆڕاوە لە ناوچەکەیە ئێران فریای خۆی ناکەوێ چ جای فریای سۆدانی بکەوێت باشە دکتۆر لەو نقطەی کۆتاییەوە دەست پێکەم مالیکی جاران پشتیوانێکی گەورەی ئێرانیەکان بوون ئێستا کە دۆخەکە گۆڕاوە مالیکی و قوت و هێزە کاریگەری هەیە بەتایبەت لە کاتێکە وا دەردەکەوێت سوودانی لە باڵێکی تری گەورەی ناوچەیی بێکە قەتەر تورکیا ئەمە کاریگەری نابێت لەسەرەوەی پێگەی سوودانی بێستر بکە کاکڕانکوجان مالیکی کەسێکە لە قات و ڕیباتایە بەڵام عەقڵێتێکی سەربازیە مالیکی خۆی بە خاوەنی باڵە سەربازیەکە حەجی شعبیەت بینێت مالیکی خۆی بە میراتگیری حەجی شعبیە بینێت ئێمە ئەومان لە بیر نەچێ ئەوەی کە هێزی نافەرمی دروستکەوی کە پێوتێ پارالل ئارمیز یاخودەوەی کە پێوتێ هێز نافەرمیەکان مالیکی بوو لە 2011 بەدواوە مالیکی بوو هێزەکانی دروست کرد کە ئێناردبوو ناوچە سونەکان و شەڕی پێکردن ینی ساڵی 2012 کاتێکە کوژراوی حەجی شعبی گەڕێتەوە بۆ عێراق و کاتە حەجی شعبیش دروست نەبووە کوژراوی شیعە گەڕێتەوە بۆ عێراق جەماعەتی خەزعەلی ئەوان کە با بڵین پاشماوەکانی سوپای مەهدی چونکە خەزعەلی جیابێتەوە لە سەدر باشە ئەمانە چێ دروستی کردن ئەم پارەیان لەکوێوە بۆ هات ئەگەر مالیکی پارەی پێ نەدانا چونکە ئەمانە هەموو پرۆ گەڤرمنت میلیشیا بن واتە میلیشیای حکومەت بوون بۆیە مالیکی ئەمانەی دروست کرد هەتاوەکەنێ بتوانێت ئەوەی بە قسەی نەکات لە ڕێگەی ئەمانەوە لیبا و بینیشمان هە سەرۆک وەزیرانێ بەدڵی ئەمە سوڕێتەوە ئەو هێزانە دێنە ساحەوە ئەوەی ئەمڕۆ ساحێبی چەکە لە عێراقا هێزەکانی با بڵین حەجی شعبیە کە خۆیان با بڵین بە شێوازی نافەرمی ئاراسی مالیکیان گرتووە لەبەرەوەی مالیکی وەلایەکی مطلقی هەیە بۆ ئێران وەنەی شاردوێتەوە ینی ئەو هەموو قسانی کە ئیکا بەرامبەر بە ئەحمەد شەرع بغەض النەظر ئەحمەد شەرع باش بەخرابێ من ناسمە ئەو باسەوە ئەمە سەرۆکێکە و ئێستا لە سووریا ئیشەکە بەڵام سێری کە ئەو هەموو خیتابە کەراهی کە بەرامبەر بە ئەحمەد شەرع دەریەکە عێراق چ پێویستی بەوەیە عێراق پێویستی بەوەی ئارامی دروست بێت لە ناوچەکەیە دوژمن بۆ خۆی دروست نەکە دەست خۆش ینی عێراق پێویستی بەوەی ئەوێ
دۆسی زیاتر بێ نەک دژمن بۆ خۆی زیاترکە اینجا لە کاتێکە سووریایەک سعودی پشگیریەکە دۆناڵد ترامپ پشگیری ئەکا تۆ چۆن دەی محاربەی ئەەکەی چ پێویستە بە محاربەکردنی ئەحمە شەرع هەیە وەڵا ئەحمە شەرع هاتووە شیعی کوشتووە وەڵا ئەحمە شەرع هاتووە لە عێراقا ئەو هینەکانی تەقانێتەوە مەزارەکانی تەقانێتەوە لە کاتێک ئەحمە شەرع لەگەڵ ئێوەیە بە حساب کە ئێوە دژی ئەمریکەکان بوو ئەوی لەبەری مقاومە بوو گیراویش لە ساڵی پێم وایە 2004 5 گیراوە تا 2011 دوای بربەچۆتەوە بۆ سووریا ئەو فترە لە ناو سزنەبوو لە ئەمریکەکان بووە لەگەڵ ئێوە دژی ئەمریکا بووە بۆی لە ڕاستی ئەمریکا مالیکی ئەیکە بریتیە لەوەی ئەگەر بۆ خۆم نەبێ ناڵ بۆ تۆش بێ و ئەمە لە عێراقا کەلتورە ئەمە بۆتە سەقافەتی سیاسی لە عێراقا ئێمە ناتوانین سیستەمی سیاسی عراقی تێبگەین ئەگەر لە عقلێتی ئایدۆلۆژی مالیکی تێنەگەین لە عقلێتی ئایدۆلۆژی با بڵین حەجی شعبی تێنەگەین و ئەوەشی کە دێتە سەر حکوم ئەبێ ئەم با بڵین پێ نەرێ بەم ئەڵخامانێ ئەگەر پێ نە بەم ئەڵخامانێ وەکو سۆدانی بێ بە قوربانی و من دڵنیام ئێستا سودانی سە قوربانیە سۆدانی ئێستا لە نقطەی قوتە ئێستا سۆدانی پێ بە هەچ شوێنێکا بنێ وەکو لۆخم پێاتەقێتەوە ئەگەر سۆدانی پشت کاتە ئێرانیەکان و ڕووکاتە ئەمریکیەکان ئەوە دڵنیا بە مالیکی نایڵێت چونکە بۆ عێراق کاگرانکو ئەگەر ئێمە بمانەوە جارێک لە سیستەمی سیاسی عراقی تێبگەین ئەبێ لە سیاسەتی دەرەوەی ئێران تێبگەین جارێکی تر ئێران واسیێرەکە باخچەی دواوە بڵین ئەو کە پێ باخچەی دواوی ماڵی ئێران بریتە لە عێراق هەموو بازنەکان تێگەچێ بەڵام نابێ عێراق بەم جۆرە تێک بەڵام ئەو هێزەی ماوە ئەو کاریگەری لەسەر هەبێ ئێران بە شێوازێکی کاتی نەخێر ئەو هێزی نەماوە لە ناوچەکەیە بۆ نمونە حیزبوڵای نەماوە لە سووریا دەرکراوە لە یەمەن ئەوە تا دوورخراوەتەوە بەڵام لە عێراقا ئەگەر خۆشی نەمابێ هێزە ئایدۆلۆژیەکانی ماوە کاکە من باسی حەجی شعبیەکەین حەجی شعبی نزیکەی 100,000 چەگار بەرەوسەری هەیە نزیکەی 7 جۆری جیاوازی هەیە ئەکە من ئەڵێم 100,000 ئەمە بە شێوازی کە ڕسمی بەڵام بە ناڕسمی چەندینی تریان هەموو ئەمە لەسەر نەفقاتی حکومەت معاش وەرەگرن پارە وەرەگرن هەموو ئەمانە چوونەتەخۆرەکانی 400,000 نەگەر هەڵە ئەمە هەیە باشە ئەمانە وەکو هێزی چەکگار وەلایەن دووبارە کردوتەوە بۆ نظامی سیاسی ئێرانی خۆ ئەمە شتێک نیە ئێمە دیعای بۆ بکەین شەو ڕۆژ لە تەلەڤیزیۆنی خۆیانە لە بەرنامەکانی خۆیانە بانگەشەی بۆکەن لە کاتی هەڵبژاردنە بانگەشەی بۆکەن یعنی ئەمە ئەوان بە ئاشکرا و بە عەلەنی هاواری بۆکەن چ جایتە ئێران چ پێویست بۆکە کە بێشە لەگەڵ ئەمانەکە خاڵێکی تر هەیە ئەگەر ڕێگامی ئەوش ئەوەیە هێزی حەجی شعبی مالیکی ئەوەی کە بەڕزت باست کرد ئەم ئەمانی تر مالیکی و سەدر و ئەم جەماعەتە پێویستیان مادیەن پێویستیان بە ئێران نییە چونکە بۆ زۆر داوڵەمەند بوون ئێستا ئەو گەندەڵی سیاسی کە لە عێراقا هەیە باسی ئەو هەموو تریلیۆن دۆلاری کە لە عێراقا دزراوە کە ئێستا دراوەتەوە بە ئەڵێن جەماعەتی بەدر بوو لە چەند کەسێک بوو لە وەزارەتی مالی ئەو پارانیان دزیوە ئەم پارانە بۆ چۆ قوربان ئەم پارانە هەرمی خەزم کراوە ئەو کۆچۆن ئەڵێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش بۆ ئێستایە کە ئێستا ئێران پەلوپۆ کراوە و ئێران تا ڕادێکی زۆر با بڵین نەیویستۆ مساعداتی مالی عێراقی بکات چونکە عێراق پارێکی زۆری هەبووە بە حکمی ئەوەی نەوتی فرۆشتە و عێراق حەساری اقتصادی لەسەر نیوەکو ئێران بەڵکو ئێرە دەواازەیەکی کردنەوە بۆ ناردنەناوی دۆلار لە عێراقەوە بە خاڵە سنووریەکان زۆر بە سیەکانی ئێران ناوەبرێ بێگومان دکتۆر هەڵبژاردنەکانی عێراق بەپی ئەم لێدوانانە بێک بەتایبەت لە دوێنێەوە هەندێک لێدوان و پەیام دەبینین لە کاتی خۆیدا بەرەوە دەچێت لە مانگی 11 ئەم ساڵدا هەتا ئێستا با بڵین تۆپەکە مالیکی وکو چۆم لە یاری پێکە لە ساحەکەیە ئەوێت وەکو چۆم لێ باڵۆنی اختیباراتە بزانێت سونە ئەڵێکی بزانێت کورد ئەڵێکی ئایا کورد چ ڕێکی هەیە ئەوەی کە دەرئەکەوێت کوردیش تا ڕادێک متەڕەدی دەڕاستێکی ئایا کورد وەکو ئەوەی کە لەگە سەدرا کردی بیکاتەوە چونکە سەدر یەکەم جار لە مانگی دوا وتی بچن هەوێ ئینتیخابی تازە بکەنەوە بە هەوادارانی خۆی وت بەڵام پێم وابێت لە ئەخیری ڕەمەزانە بوتی ئێمە ناچینەوە ناو سیاست وەکو چۆن بڵێ جارێکتر دەستکاری سیاست ناچینەوە کای سیاسی بەڵام گومانەکرێ سەدر بچێتەوە ناو سیاست بۆیە تا ئێستا مالیکی سێرەکە بزانێ لایەنەکانی تر بێزگە لە بیتی شیعی بزانێت سنت چێت چونکە سنت بەڕاستی لە بینی حلبوسی و لە بینی خەنجەر و ئەمانەیە شمشێرێکی زۆر بەهێزەیە شەڕێکی زۆر قوڵ هەیە و لەولاوە شەهرستانیاتۆتە ناو بەیدانە عفو مەشەدانیاتۆتە ناو بەیدانەکە بۆی لە ڕاستیە بیتی سنیش وەکو جاران نییە مالیکی نازانێت سا بۆ نمە بیتی سنی بە ئاراسەیە گەڕوە خاڵێکی کە لەمەی گرنگتر ئەویش هاوسەکانی عێراق و جاران نەماوە ینی بۆ نمونە تۆ سێرکە ئەوس ئەگەت سنە با بڵین ترسێکی لەوە هەبوایە داعشێ گەرشی بۆ کاسە ئێستا ئەو ترسە نەماوە ئێستا بۆ
منە سووریا با بڵێ سنوورەکانی پارێزراوە و حکومێکی سنی لەو دیۆ ئیشەکە بڵێ هەستێکی باڵادەستی و هەستێکی خۆ بەزلزانی هەیە لە لای سونە ئەمە زیینوو بۆتەوە کە ئێمەش هەستەکەین محافظەکانمان باڵێن پارێزگارە سونەکانیش ئەوانیش هەڵگەڕن لەم دەسەڵاتی کە العێراق هەیە بەڵام لە ڕاستیە ئەمە ئێشتا نەبووە هەڕەشەیەکی فعلی و لەگەڵ ئەوەشا ئەم جغرافیایی کە لە ناوچەکەی ئەگۆڕێ دۆناڵد ترامپ کە دێ بۆ خلیج بەرزەکاتەوە لە ڕاستیە ئەمەش ئاکە کە بەیتی شیعی بترسێ لە هەڵسانەوەی سونە بترسێ لە هەڵسانەوەی کورد نەگەوەی کە ئەمان خۆیان بتوانەستنەوە بەڵکو سنەی ئەو ناوچێ بەرجیان کاتەوە بۆ نمونە مالی خلیجی و کە پێوتێ پاری خلیجی ئێستا بۆ نمونە 2010 کاتێک انتخاباتەکەی هەموو ڕخنەکە لە انتخابات چی بوو مزەیف بوو دوای ئەو انتخاباتی تر کە هات هەموو وتیان وڵا ئیمارات دەستکاری کردو ئەو سەرڤەران هەم ئیمارات دەستکاری کردووە یعنی ئەمە وەکو چۆن بڵێ ئێستا عیبەکە لەوە نەما یا قسەکە لەوە نەما وڵاتێک تەدەخولەکە لە انتخاباتی وڵاتێکی ترە بەڵکو رووسیا چاینا رووسیا لە جۆرجیا چەندی جا دەستکاری انتخاباتی کردووە لە وڵاتە بچووکەکان کە انتخابات ئەمریکا لە سەردەمی دۆناڵد ترامپ لە سەردەمی ناوچەی هیلاری کلینتن بۆی لە ڕاستی عێراق دەرگایکی کراوەیە بۆ چی بۆ ئەوەی کە مالیکی بزانێت لەگەڵ چێ ڕێکێ ئەمجارە بۆ ئەوەی انتخاباتی بۆ دەستکاری بکرێت یا سۆدانی احتیمالێکی زۆرەیە کە بیەوێ ڕیسکێکی گەورە بکە کە من وای خوێنمەوە سۆدانی پیای ئەوە نەبێ ئەو ڕیسکە بکات چونکە بۆ لە عێراقا دەنگی چەک زۆر بەهێزە وە سۆدانی باڵادەست نییە لە چەکە سۆدانی حەجی شعبی نییە وەکو مستەفا کاظمی چەند پاسەوانێکی هەیە لەو پاسەوانانە زیاتری نییە هەرچەند ئەمە لە ناو دڵی بێتی شیعی و هاتووە بەڵام لە بێتی شیعە ئەوەی کە با بڵێن بچێتە دەرەوە ئەبێتە قوربانی یعنی ئەمە وەکو ئایدۆلۆژیایکی سیاسی وە لە لای شیعە بۆ پاراستنی هەیمەنی خۆیان پێم وایە ئەوسەل خەزرەجیە قسەیەکی هەیە لە لێکی لە مقابلەکانی ئەڵێ حتا وەکوونێ بۆ پاراستنی هەیمەنی شیعە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە حەسەن نەسڕۆژ دەکرێتە قوربانی و بووشە قوربانی بۆیە سۆدانی زۆر ئاسانترە لەویان وەکو لە ئێرانی ژەرە و دروشمی ئێرانە گوازراوەوە بۆێرە لە پێناوی نیزامەکەیە لە پێناوی نیزامەکەی دەڵی مامی مەهدیژە گەر پێویستکا بەکاردێنێ تەواو یعنی تۆ بۆ ئەوی دڵەکە بپارێزی دەستەکەیتە قوربانی قاچەکەیتە قوربانی یعنی ئەمان بەم شێوەیە سێری سیستەمی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەن کە هەمووی لە بازنێکی شیعە ئەسوڕێتەوە هەمووی لە بازنێکی خزمەتکردنی هەژمونی شیعەگەرێتەوە و عێراقی لەو هەژمونیاگرێتەوە ئێستا تاکە وڵاتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دیفاع بکە لە هەژمونی شیعە عێراقە حتى إيران نكاكا يعني إيران أو تلم كربدي أخيرا كسروكي هريمي تيا بجدارة باز لهجموني شيعة وسنة ناكره بعكس العراق روجان أبيني لميديا كان أنا لميديا مالكية حتى لميديا حكوميش على ميديا فريمي كان حكمتي سودانية زور هي شكل تسر ولاتاني سني زور هي شكل تسر أو العراق وتوتو برشا بوشك أجريم أجمع لخوما النبي شتي كتير درس بيته بناي داعش نازم شتي كتير بناي هيش كتير نەک بۆی کار بڵین سنێ ئەکری هێزێکی تر بێت لە سووریاوە بێ ئەکرێکی تر بێت لە ئوردونەوە بێ هێزێکی تر بێت لە تورکیاوە بێ احتیمالێ بۆیە ئەمە چییە ئەم نەغمەیە لە عێراق زیندوو کراوەتەوە ڕاستە بەشێکی بۆ ئیستیلاکی ناوخۆیە بۆی شیعە لە چاودێری خۆیان کۆ بکەنەوە بەڵام ئێستا عێراق ئەو سیاسەتە خارجی ئێران ئاڕاستاکە کە پشتی بەستووە بە سیاسەتێکی با بڵین ئەو کە پێوتێ سێکتێریەن بیست کە لەسەر تائیفی ئیشەکە و پێی وایە ئەگەر ئێمە خۆمان نەپارێزین و ئەمە سیاستێکی واقعی ئەگەر خۆمان بەچەک نەپارێزین ئەو بەڕاستی بەچەک لە ناومانە بن و ئەگەرنەوە بۆ مێژوو چونکە مالیکی لە چەندی قسەی خۆی وتێتی کە ئەمە بەشێکە لە مێژوو ئەمە شەڕێکی کۆنا ئەمە یەزید و معاویەیە ئەمە ینی ئەم فترە مێژویانە لە زیینی شیعە هەر هەیە بۆیە ئامادەن بۆ جەنگێک حتا وەکوونی ئاخر قوربانی ئیتر من نازانم ئایا سۆدانی ئەو ئامادەیتە من سۆدانی بە کەسێکی وەکووتێ مۆزەفێک بووە پێم وایە لە وەزارەتی زراعە بووە لە دایرێکی زراعە بووە بەڵام تر وەکو چۆن بڵێ داڵەکە لەسەر ئەو نیشتێتەوە ئێستا بۆتە سەرە گۆزیران بەڵام ئەم جێپیانی کە دایناوە مالیکی تووڕە کردووە چونکە ئەو ئێوێ بچێتە دەرەوەی ئیتار لە دەرەوەی ئیتار لیستێ دروست بکە محاربەی مالیکی پێ بکە نەک منافەسەی پێ بکە منافەسە جیاوازە بەڵکو ئەوێ محاربەی پێ بکە دەستکاری ستراکتەری دەوڵەتکە لە عێراقا ئەمە زۆر خەتەرە بۆ مالیکی و من دڵنیام مالیکی ڕێگە بەمە نادات زۆر بەڕێز دکتۆر کاردۆ کەریم توێژەر ئەکادمی مامۆستای زانکۆ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان زۆر سپاس